جوانیونس پارلمانتارا فراکسیونا پارتی نها لهولێرێ میوانە منە هەر ناوا پارلمانی کوردستانی ez borim Canxan Nîvrobaş êdî tu zanî mijara çekelgirinê diyar da çekelgirinê gelekî berbila beş xaroş halata navîn hemû projeke hemî deverek lê ta çend giringe gel û fi'len bête sinûrdarkirin ev yasaya nû yê çekelgirtinê tund û tîja dijî xêzanê li parlemanî derçû ta çend garantiyeke ku fi'len ev diyar de êdî bibîte nemînît her nemînît. سڵاوتان لێبێت طبعاً وەکو پەرلەمانی کوردستان یاسای چەکمان بەم نزیکانە پەسەند کرد ئەم یاسایە کە ئەمڕۆ لیژنەی ئافرەتان و شاندی حکوومەت گفتوگۆی لەسەر دەکەین یاسای تونند و تیژی دژی ئافرەت و خێزانە کە ئەو ڕێگریانە ئەو بابەتانەی کە دەبێتە هۆی ئەوەی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت بە خێزان بکرێت لە کۆمەلگادا ئێمە چۆن لە یاسادا جێگەی بۆ بکەینەوە ئەوەی کە ئێستا گفتوگۆ دەکرێت هەمواری یاسای ژمارە 8 ساڵی 2011 ئەوە 10 ساڵ بەسەر ئەو یاسایەدا تێپەڕیوە لە کاتی خۆیان یاسایەکی زۆر باش و گونجاو بوو بەڵام لەگەڵ گۆڕینی سەردەم کە ئەوە 10 ساڵی بەسەردا تێپەڕیوە دەکرێت زۆر مادە هەیە لە ئێستادا گۆڕانکاری بەسەردا بکرێت شێوازی تونند و تیژیەکان شێوازی جیاواز هاتوونەتە ئاراوە دەکرێت لەو یاسایەدا جێگیر بکرێت ئەوەیە کە ئێستا ئێمە وەکو لیژنە و لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێم گفتوگۆی لەسەر دەکەین. تایبەتیژێک پێشکەفتنا تەکنۆلۆژیا پەیوەندیە ئەvێژی بیاوێکە دنە کو فعلەن تونکاریە خێزانی تونند و تیژی خێزان زیاتر بێت. بەرحال هەردووک مژار پێک vegirê dayîne Canxan tu zanî mijara çekelgirinê tund û tîja dijî xêzanê gelek cara tund û tîjiye bi vî çekî tê tekirin. Kewata ev hemûare ta çend gel niha û ewa me gotî ewan babetan diguncîn. û hevdem ta çend yanî hîn wekû aliyê çavdêr pê çavdêriyê bikin ku wekû caran nebî bi sisî neyete pirê vebirin belku bawekî meydanî ev yasa bêne bicîkirin li ser erdê rengvedanawan hebî. بەڵێ ئەوانەی ئێستا لە کۆبوونەوە ئامادەن وەزیری ناوخۆ و ئەنجومەنی دادوەری ئەو دادوەرانەی کە ئیش لەسەر ئەم یاسایە دەکەن ئەوان دەزانن کە ڕۆژانە چیان ڕوبەڕوو دەبێتەوە ڕۆژانە ئەو تونند و تیژیانەی کە بەرامبەر بە ئافرەت دەکرێت و ئەو کەرەستانەی کە بەکاردێت بۆ تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت یەک لەوان کە جەنابەت باست کرد چەکە کەواتە چەکیش یەکێک کە لەوانەی کە ڕێژەی زۆری چەک و بە ئاسان بەدەستکەوتنی چەک دەبێتە هۆی ئەوەی کە تونند و تیژی بەرامبەر ئەو ئافرەتە بکرێت مناڵم ئەگەر یەکێک مەبەستی بێت تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت و خێزان ئێمە باسی هەموو تاکێکی کۆمەلگا دەکەین لەوانەیە بالمقابل ئافرەتێک تونند و تیژی بەرامبەر بە پیاو بکات کە مەبەستی بۆ ئەو تونند و تیژیە بەرامبەر مرۆڤی بەرامبەر بکات کەواتە زۆر جار ئەگەر چەکەکەش نەبێت کەرەستەی تر هەنەکە ڕێگرنین لەوەی ئەو تونند و تیژەی بەرامبەر بکرێت اینجا ئەوە لە ڕووی چەکە و باسمان کرد لە ڕووی خۆسووتاندنی ئەو کەسەی کە تونند و تیژی بەرامبەر دەکرێت لە ڕووی ئەو قسە نەشیاوانە کە قسەی نەشیاویش تونند و تیژیەوە ئەو فراوانیەی سۆشیال میدیا کە ئێستا هەیە ئەویش یەکێکە لەو تونند و تیژیانەی کە ئێستا دەورێکی باشی هەیە بوو ئەوەی ڕێژەی تونند و تیژی زیادی کردووە. بەڵێ تو زانیژێکێ تونند و تیژیا dijî afratênîne sera bûsteka erdî dedît ailek bi temamî hata kuştin hevdû qatil kirin wele etke bab kurît kujît kor babêt kujîtî tir biraza mamît kujît yanî bi heqîqeteke kewata serencata giring e tu Pêtir Haydarî di navaroka vî yasayî de van her du yasan da gel û sebaretî sizadana van kesên ku bi tawana kuştinê rad bin nihawşunda dê çawa bîn gelek caran ev pirse berên aşairî jî têne hel kirin gel û madê wisa bît dadgeh çit ketûre eke wisa bît. بەڵێ لە ڕێگای عەشایری دێتە حەلکردن بەڵام ئێمە لەم یاسایە و لەم هەموارێک کە ئێستا گفتوگۆی لەسەر دەکەین بە هەموو شێوەیەک سڵحکردنی عەشایریمان لە ناو ئەم پرۆژە یاسایەدا ڕاگرتووە ئەگەر بابەتێکی تونند و تیژ هەبێت نەدرێتە دادگا یاخود کۆمەلگا ئاگاداری نەبێت ئەوە بە نهێنی بڕۆن سوڵحی عەشایری بکەن ئەوە بابەتێکی ترە بەڵام لێرە ئێمە ڕێگریمان کردووە لە سوڵحی عەشایری ئەسڵەن ئەو سزایانەی کە بەرامبەر تونند و تیژی هەر تاکێکی مرۆڤ بەکاردێت سزای خۆی هەیە
چ سزایەکە لەم یاسایەدا جێگەی بۆ کرابێتەوە چ سزایەکە کە لە یاسای عقوباتی عراقیدا هەبێ و لە محکەمە ئیشی پێ بکرێت ئەو سزایانە هەمووی دەستنیشان کراوە بۆ ئەوەی توندوتیژیەکان کەم بکرێتەوە لە کۆمەڵگادا. بەڵێ بابەتێکردن هەیە گەلێک جاران جهێ سەرنجێ جوانخانەویش مجارە پشیدانا کیچین غار تەمەنێ خۆی یاسایەک و شوبێکێش غار هەر 18 ساڵیە ئەن ژنێک دەیدەنە کەسێکێک و دەهان ساڵە لێ کیچێ مەزنترە گەورەترە کەواتە دوی چارچوبیدا گەل و چ بێتەکردن توزانیژی گەلێک جاران هەند کوت و بەندین جوواکی هەنە ڕێگریە لەوەیەکی دکەن و فعلەن کەچ بسەری خۆشوونەکەتان بزۆری ددەنە کەسێکیش خەتەمەندتر. یەکێک لەو خاڵانەی توندوتیژی کە لەم یاسایەدا جێگیرمان کردووە بە زۆر بەشودانە یاخود ڕێگریکردن لە شوکردنە یاخود بەشودانی خواردتەمەن 18 ساڵ مناڵ بەشودان. لێرە کێشەیەکەیە لەم یاسای ئێمە مناڵ بەشودانمان وەکو توندوتیژی لە ناویدا جێگە کردوتەوە بەڵام لە یاسای عقوباتی عراقی دوای 15 ساڵ لە حاڵەتێکی زەڕور ئافرەت دەتوانێت شوو بکات. ئێمە دەمانەوێت لێرە ئەو تێک هەڵکێشیە بکەین کە ئایا دوای 15 ساڵ لە حاڵەتێکی زەڕور کە لە یاسای عقوبات هەیە پێچەوانەی ئەم یاسایی کە ئێمە لێرە دامانەوە ئەبێ وای ڕێک بخەین کە وەکو یاسای عقوبات بابەتێک بێ نەبێتە دیاردەیە کە ئافرەت بووە 15 ساڵ ئیتر بەشوو بدرێت ئەوە خاڵێکیان بە زۆر بەشودانمان تێدا جێگیر کردووە و هەروەها ڕێگریکردن لە بەشودانیشمان تێدا جێگیر کردووە و هەریەکە و یەکێش پرسەمیەداویدا بەیەکێش بابەتێن گرنگە مژارە گەلێک جاران کچ و کوڕێک حەشێکا دوودکەن گەلێک حەشێکا دوودکەن لێ ئایلێوان ڕێگرە ئەند بێبەن ماڵباتە منینە ئەنجیەکی دنا ئەن حەشبا بێوی ناکەم ئەنزان چ ئەف خۆشەویستیە ناگەنەیەکە دوو گەلێک جاران حتا ئەو جیانێ دەما بن بێگومان ئەvە بوان کەزەبە ینی بوان خەمێکی گەلێکی گەلێک جارە پرسگرێکن جباکی چێت بیت دناوە vê hemiyêda gel û ta çend di çarçûvê yasayê de cihekê û saetke girtin ku dema kur û kiçek hejêka dû dikin êk dû bibên temam rêgirî lê netekirin. بەداخە ئەوە دەکەوێتە سەر عرف و عادات و تەقالیدی ئەو خانەوادەیە کە چۆن ڕێگری لەو بابەتە دەکرێت ئێمە ناتوانین وەکو هەمان ناونیشان ئێمە جێگەی بۆ بکەینەوە لەو یاسای ئێمە یاسایەک دەردەکەین کە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا بگونجێ و کۆمەلگا دژی ئەو یاسایە هەڵنەستێتەوە ئەگەر ئێمە ڕاست دەکەی ئەو حاڵەتە زۆر زۆرە بەڵام لە کاتێکدا ئەگەر جێگەی بۆ بکەینەوە لەوانەیە بە شێوازێکی تر لە کۆمەلگا تەفسیری بۆ بکرێت کە ئێمە ڕێخۆشکەرین بۆ هەموو ئەو بابەتانەی کە ڕوودەدات ئەوان ناڕۆن بەو شێوازە تەفسیری بکەن کە جەنابەت باست کرد ئێمە بنکەی ڕاوێژی خێزانیمان داناوە لەو یاسایە هەموو ئەو کێشانە چارەسەر دەکات کە جەنابەت باست کرد لە بنکەی ڕاوێژی خێزانی و وەزارەتی ناوخۆ ڕێنماییەک دەردەکات سەبارەت بەو کێشانەی کە ڕوبەڕووی کۆمەلگا و ڕوبەڕووی گەنجان و ئەو گەنجانەی کە یەکتریان خۆش دەوێت و ناتوانن هاوسەرگیری بکەن ئەوە بە پێی ڕێنمایەک وەزارەتی ناوخۆ دەری دەکات و لە بنکەی ڕاوێژی خێزانی کە ئێمە لەو یاسایەدا ئاماژەمان پێدا کردووە چارەسەر دەکرێت. لەگەڵ سپاس برێس جان یونس پەرلەمانتارە فراکسیۆنە پارتی لە پەرلەمانی کوردستانی سپاس ڕۆژێکی خۆش جوان خان.